شاڵاوی تەعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنی. تەعریبکردنی کەرکووک شتێکی زۆر نەخوازراو بوو کە هیچ کوردێک بیری لەوە نەدەکردەوە کە کەرکووک بەو شێوەیە تعریب بکرێ و بفرۆشرێ. هیوادارم سەرکردەکانی کورد بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوە بدەن کە یەکتر بگرنەوە، زیاتر هەوڵ بدەن بۆەوەی ئەو ناوچە تعبیرکراوانە بەدەست بێننەوە. باش ئەوە ملەتی کورد یەکتر بگریت لۆ ئەو شاڵەوەی کە ئێستا تعریبکردنی کەرکووک و تووسخۆرمات و ئەوە حزابانە یەکتر بگرن ڕێگری لەو شتەی دەکەن. ئەوەی کە 16 مانگ بەسەر گەلی کورددا هات شتێکی چاوەڕان نەکراو بوو. ئێمە پێشبینیمان دەکرد پاش 25 مانگ هەموو کوردستان یەک بگرێت و بە یەک لیست و بە یەک هەڵوێست و بە یەک مارشی نیشتیمانی دەوڵەتی کوردستانی ڕابگەیاندێت. بەڵام بەداخەوە کە ئەوەی 16 مانگ ڕوویدا دووبارەی دەکەمەوە شتێکی چاوەڕان نەکراو بوو. ئێمە هەر دەبێ بەردەوام بین 16 مانجی تریش دووبارە بێتەوە، دەبێ ئێمە 25 مانگمان لەبیر بێت کە بە ڕۆحێکی نەتەوەی چوین دەنگماندا لە بۆ سەربەخۆی کوردستان و بەردەوام بین هەتا دەگەین بە ئامانجی خۆمان کە ئامانجی دەوڵەتێکی سەربەخۆیە بۆ کوردستانێکی گەورە. من وەک هاوڵاتێکی هەرێمی کوردستان داوا لە حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەم کە ماڵی کوردی ڕێک بخۆن و یەکڕێز بن. هەروەها داوا لە حکوومەتی عێراق دەکەم بە تایبەتی عەبادی کە تعریب نەیکاتە جگرەوەی سزادانی گەلی کوردستان.